بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتەن لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێیا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە لەگەڵ بەڕێز دکتۆر کامران بابانزادە زنجیرە بابەتێکمان پێشش کردن لەبارەی حکمی شەریعەتەوە هەر لە ئەسلی چەمکەکەەوە هێنامان تاوەکو دوایین ئەڵلقە کەسێ هەمین ئەڵقە بوو گەیشتە باسی شورا و لە باسی شورایە بە دوور و درێژی لەسەر و چەمکە ڕاوەستین. دوای ناوبڕێک هاتینە سەر یان لەم ئەڵلقەیە دەمانەوێ باس لە وەلی ئەمریە ئولیل ئەمر بکەین لە حاڵەتی یاساییەوە لە حاڵەتی لادانا کە دەبێتە ئیستیبداد و ئیستیبدادی لێەکەوێتەوە باسی ئەو حاڵەتاکەین بزانین لە ئومەیەکەی ئەم حاڵەتانە ڕوەداوە چۆن وەلی ئەمر دیاریەکرێت میکانیزمەکەی چۆنە تاعی چۆنە تاکەیە ئەم پرسیارانە وەڵامە دەینەوە. سەرەتای بەرنامە بە خێراتنەوەی بەڕێز کاک دکتۆر کامەرانەکەین بەخێر بێت. سپاس دەکەم دەستخۆش. کاک دکتۆر هەندێک سەرچاوە و کتێبت لەگەڵ خۆت هێناوە با بزانین چی لە خۆ دەگرن ناو نیشانەکانیان چییە؟ بە ناوی خۆی گەورە میهرەبان دیارە ئەم هەڵقەیان پێمان چاک و باسی دەسەڵات بکەین دەسەڵات لە ڕوانگەی وەلی ئەمر یان ئولیل ئەمر یان لە ڕوانگەی سوڵتان یان خەلیفە لە دەرسی لە محاش پێمان بڵێن ئەمانە جیاوازیان چییە وەلی ئەمر و ئولیل ئەمر ئێستا قسە لەسەر بابەتانە دەکەین وەتا هەمویان ئەگەر کورت بکەینەوە بڵین دەسەڵات. بەڵێ بەڵێ چەمچی دەسەڵات جارەکەی ڕابردوو باسی شوڕامان کرد و پێشتر باسی کۆی سیستەمەکەمان کرد لەمەیاندا تەرکیز دەکەینە سەر بابەتێکی گرنگ ئەویش ئەوەیە زۆر جارێمە قسە لە شوڕا دەکەین قسە لەو میکانیزمانە دەکەین کە دەسەڵاتی پێدیاری دەکرێت بەڵام ئەم سیستەمە دەتوانم بڵێم لە مێژوودا دوو ئاڕاستەی وەرگرتووە ئاڕاستەیەکیان کە پێی دەوترێت پابەندی بەم پرینسیپ و زڵاوەتانی کە لە شوڕایە باسمان لێوەکردن ئاڕاستەیەکیان پابەند نەبوون بەم پرینسیپ و بەم قانون و ڕێکارانەی کە باسمان لێوە کرد ئەم جارە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین کە بە فیعلی چەمچی دەسەڵات و ئولیل ئەمر حالەتە تەندروستەکەی بەم شێوەیە کە جارەکەی تر باسمان کراویش پابەندیە بە شوڕا ئەو پابەندیە بە ڕەئی ئومەوە و لە ئومەوە هەڵدەبژێردرێ و تێیدا ئیستیبداد یعنی دەسەڵاتی قۆڕخکاری و هەروەها دەسەڵاتی پشتا و پشتی وڕاستی ئەمانە لە ئیسلامدا جیان نابێتەوە بۆ میکانیزمی کە جارەکەی تر باسمان لێوە کرد بەڵام دەبینین لە مێژووی ئیسلامی ئێمەدا پانتایەکی گەورەمان هەیە سەردەمێکی گەورەمان هەیە کە حکومەکە هەمی وڕاستی و پشتا و پشتا و لە هەندێک ویستگەشتدا دەبینین ئیستیبدادە ئیستیبداد بەو مانایی کە با بڵێن زۆرێک لە قۆڕخکاری کردووە دەسەڵات و نەیارەکانی سەرکوت دەکا و بیتانە و نزیکەکانی لە نزیکەکانی خۆی دادەنێ جیاوازیەکان بە ئەندازەیەکی زۆر دەتوانم بڵێم هەوڵی سڕینەوەیان دەدا لێرەوە حالەتێک کە دروست دەبێ پێی دەوترێ ئیستیبداد ئیستیبداد ئەو کەسەی کە ئیستیبدادەکە ئەنجام دەدا پێی دەوترێ مستەبید ئەو کەسەش کە قبوڵی ئەم ئیستیبدادا دەکا و ئەمە بە حالەتێکی نەک نۆرماڵ بە حالەتەکە دەشەرعێنێ و بەسەری دام ئیستیبدادە دەکرێت پێی دەوترێ مستەبەد کاتە لە چوارچەوەی ئەمە و دەسەڵاتی تشریعی ئەمێنێتەوە یا شریعە من لێرەدا بەڕاستی جارەکەی ڕابردوو لە یەکەم حەڵقەدا ناوی کۆمەڵێک مەسادری کۆنم بۆ هێنان دێرین لەسەر فقی سیستەمی حکومڕانی بەڵام خۆشبەختانە لەم ساڵانەی دوایی وتم توێژینەوە بە دۆداچینی زۆر کراوە بۆی کە ئەمە بکرێتەوە سەر ئەم ڕێڕەوە شەرعی کە خەلیفەکانی ڕاشتی لەسەری بوون بخرە سەر ئەو ڕێڕەوە شەرعی کە عولەمای پێشین کە باسم لێوە کرد لە نەوعی ماوەردی و ئەبووی عەلی ئەبی و ئیبن تەیمیە و هەروەها ئیبن ئەزرەقی ئەندەلوسی و هەموو ئەمانەی کە لە کۆندا قسەیان لێ کردو چۆن زارێککە ئێمە ڕێڕەوێکی تەندروست وەرگرینەوەی قسەیان لە مەقاسیدی دەسەڵات کردووە وەکو ئیبن عاشور و ئەوانەی وەکو شەرحی مەقاسیدی ابن ئەسەدی تەفتازانی واتە ئەمانەی کە قسەیان لە مەقاسیدی دەسەڵات کردووە و قسەیان لە پرینسیپەکانی دەسەڵات کردووە لەم ساڵانەی دوای شتی زۆر باش پێیا بوو بەڕاستی ئەم لەو ڕوانگەیەوە یەکێک لە ئەوانەی کە دەتوانم بڵێم ئەگەر لەگەڵ ئەوەدا لە پاڵەوەدا کە خزمەتیان کردووە بەڵام ئیستیبدادی تشیان زۆر کردووە سوڵتانەکانی عوسمانی بوون یعنی ئەمە حەقیقەتێکی تاریخیە لە بۆ ئەو مۆزوعی کە با بڵێن ئایا ئیستیبداد لە کۆتایی سەدەی 19 دەسەڵاتی ئیستیبداد لە جیهانی ئیسلامیدا زۆر پەرەیساند ئەمە لە سەدەی 20 و دوای شەڕی یەکەمی جیهانی ئەمانە زۆر قوڵ بوونەوە بۆیە یەکێک لەو کتێبانەی کە دەتوانم بڵێم تحفەیەکە لەو بارەیەوە هەر لەگەڵ قسەکانیشدا هەوڵی ئەوە دەدەم ئەم کتێبانە بێنمە بەردەم
خوێنەران ئەوش کتابی طبائع الاستبداد في ومصارع الاستعبادي أبو الرحمن كواكبي عبد الرحمن كواكبي لە 1902 کۆچی دوایی کردووە واتە لە کۆتایی سەدەی 19 ئەم کتێبەی نووسیوە تێیدا تعریفمان دەداتێکە بەفعلی یعنی استبداد و دەسەڵاتی قۆڕەخکار چی بووە لە تاریخی ئیسلامیدا و ئەم دەسەڵاتە چۆن لە هەندێک شوێن دینی بەکارهێناوە بۆ استبدادە لە هەندێک شوێن علمی بەکارهێناوە لە هەندێک شوێن پارە و سەرەت و سامانی بەکارهێناوە لە هەندێک شوێندا ئیتر ئەم ڕێکارانە چین گرتوێتی تاوەکو استبداد قوڵ بۆتەوە و موقیفی ئومە و عولەما دەبێت چی بێ بەرامبەر بە استبداد و ئەو کەسانەی کە استبداد قبول دەکەن واتە مستبدن ئەمانە چیان جەمالدین ئەفغانی لەو بارەیەوە قسەی جوانی هەیە لەو بەڕای درێ گەر بێت و ئومە خەڵک مەڕ نەبێ بە تەکید هیچ سوڵتانێک نابێ بە شوان بۆ مانایی کە حاکمی مطلق بێ بە سەریانەوە مەیەکێک لەو کتێبەدا نسخە گرنگانەی کە طبائع الاستبدادە بە وردی من خوێندومەتەوە پێشمەوە هەموو ئەوانەی کە لە باری سیستەمی حکومڕانی قسە دەکەن ئەو کتێبەیان دیڕاسە کردووە کتێبی تریان بە ناوی ئوسوڵ استبداد العربی کە ئەمیش کتابێکی زۆر گرنگە زوهێر فەرید مبارەک باسی کردووە چۆن با بڵێن کە عەرەب بەشێکی زۆری ئێستا حکومڕانەکانی پەیڕەوی زۆرێک لە استبداد و حکومە لە چی دەکەن ئەم سیستەمە لە شۆ سەرچاوی گرتووە بۆ کاتی خۆی بە پەیامێکی ڕۆشنی ئیسلام سەبارەت بە شوڕا و سیستەمێکی حکومڕانی دادگەر و عادیلانە بەڵام دواتر وردە لەناو عەرەبدا ئەم دەسەڵاتە ئینحرافی کرد بۆ ئیستبداد لە ئیسلامەتی نەشۆرا بەڵام سیستەمەکە ئەم سیستەمە نەبووەکە کە با بڵێن سیستەمی حکومڕانی ئیسلامی دەیەوێ لێرەوە سەرچاوەکانی ئیستبدادمان پێ دەڵێ و ئەو سیفەتانەمان پێ دەڵێ کە مستەبید هەیەی و هەروە ئەو خەتەواتانەی کە مستەبید دەیگرێتە بەر لە سەرتاوە چکە هیچ مستەبیدێک لە سەرتاوە نیەتی ئیستبدادەکەی باریز نییە ئاشکرا نییە هێواش ئەمە گەورە دەبێت و لێرەوە دێتە سەر ئولی الئەمر مەسەلەن بڵێن ئولی الئەمر لە ئەسڵی کتابە فقیەکاندا زارە پێشەوە جەمعەوە ئەطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منکم یعنی ئەمە لە پێشەوە دادنێک ئەمە لە پێشەوە کە زۆر زار تەفسیرێکی خراپی بۆ دەکرێت هەندێک بابەتێ پێی دەوترێت ئەخطای شایعە یعنی ئەخطای شایعە ئەوەیە کە ئێمە شتێک بە هەڵە وەردەگرین بەڵام لەگەڵ ئەوەدا کە بە هەڵەوەری دەگرین ئەوەندە بە جوانی بڵاوی دەکەینەوە بڕێوی پێرەدەین ناگەڕێنەوە سەر مەسادیرە ئەسلیەکان کە ئەمە هەڵەیەکی باوە ئێمە پەیڕەومان لێ کردو خۆ تاکو ئێستاش سوڵتان مزەفەرەدین کە دەستنە سەر مەرقەدەکەی قەبرەکەی لە نەجەفە نەک لە هەولێر بەڵام دەوەرە بە خەڵکی بسەلمێنە کە قەبری سوڵتان مزەفەرەدینی لەوێ نییە بۆیە هەندێک بابەت هەیە ئەمە حالەتێک کە دەتوانم بڵێم بۆتە ئەخطای شایعە جنا بەشی زۆری تەفسیرەکان ئەگەر بگەڕێنەوە ولی الأمر بەمانەی سوڵتان نایە بەمانای سوڵتانی مطلق نایە بەمانای کەسێک نایە کە حکومڕانی دەکا هێندەی بەمانای علەما دێ هێندەی بەمانای مفەسیرین دێ هێندەی بەمانای شارەزایانی علمی شەرعی دێ ئەگەر تێبینیمان کرد بێ مەسەلەن إن الله يأمركم بالعدل بۆ چونکە ئەمە لە پێشەوە وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم أولي الأمر منكم استنباطا لإطاعة خوا وپێغەمبەری خوا قەت ئەمر ناکە بە غەیری عەدل ئەگەر بە ماڵی سوڵتان و یەکەم بێت با بڵێن چ جیاوازیەکی هەیە لەوەی کە بەمانای علەما بێت مۆزوعەکەمانی علەما دێ ئەوەیە مەسەلەن چونکە تۆ علەما دەتوانێت استنباطی ئەحکام بکەوە کە لە شوێنێک کە خۆی گەورە ئەمە ڕوون دەکاتەوە تەفسیری دەکاتەوە کە مۆزوعەکە ئیستنباتە دوو علەما باشتر شارەزان لە دین و شارەزان لە ئەحکام ئومەڕا هەم بەهۆی بێعیلمیانەوە هەم بەهۆی پابەندبوونیانەوە بە زۆرێک لە دەسەڵات هەم بەهۆی پابەندبوونیانەوە بە هەوا و بە ماڵ وردە دادەبڕێن یعنی ئەگەر تۆ تێبینیت کرد ئەگەر بێت و ئەگەر بێت و وەلی ئەمر عالم بێ متەقی بێ ئەم سیفەتانەی تێدا بێ زۆر فەرقی هەیە لەوەی کە گەر بێت و کەسێک بێ هیچ ئیلتزاماتێکی شەرعی نەبێ پێغەمبەر و لە سەردەمی خولەفا ڕاشیدین ئەم دوانە هەر یەکێک بوون مەسەلەن ئەوە علەماکان بوون لە بن بە ئومەرا بەسەر خەڵکەوە مەسەلەن وەنیە یعنی ئەمانە پێوەرێکی گرنگ بۆ ئەوەی بەڵام دوا وردە ئەمەلێک دابڕانێکی بۆ دروست بوو بۆیە ماوەردی لە ئەحکامی سوڵتانیە و کتابەکانی تر کە باسی مەرجی خەلیفە بوون دەکەن یەکێک لە مەرجەکانن ئەوەیە کە علمی هەبێ علمێک قودرەتی ئەوەی هەبێ بەلایانی کەم و بەلایانی کەم و مقلید نەبێ علمێکی هەبێ بەلایانی کەم و لەو علمەدا مقلید نەبێ یعنی سوڵتان ئەگەر بێت و علمی نەبوو خەتەریەکەی لەوەیدایە قودرەتی ئیبداعیشی نامێنێ ئەمە کتابی ئوسوڵ الاستبدادە بازارە لێری دابنین بەڵێ تۆینبی دەربارەی ئەم بابەتە خۆی بە تەکید ئەگەر علمی هەبوو ئیبداعیشی دەبێ داهێنانیشی دەبێ داهێنانی دەبێت بۆ پەرەپێدان داهێنانی دەبێت بۆ ئاوەدانی داهێنانی دەبێت بۆ خۆشگوزەرانی داهێنانی دەبێت بۆ سیستەم حکومڕانیەکەی داهێنانی دەبێت بۆ سوودوەرگرتن لە توانە جیاوازەکان واگرە علمی هەبێ شوڕا دەکا ئەگەر شوڕای کرد بە تەکید بۆ چوونی جیاواز دێتە کایەوە ئەو کاتەی باشترین هەڵدەبژێردرێ وڵات پێش دەکەوێت بەس ئەگەر بێت و داهێنان نەما
تۆیم بێ ئەو قسەی زۆر جوان دەکرێت داهێنان نەما یان لە شوێنێکدا داهێنانی وەستا بەشی زۆری دەسەڵاتدارەکان لە ئەگەر بێت و لە سەرتاوە داهێنانیان هەبێ بەڵام کە خۆیان داهێنانیان نەما یان خۆیان داهێنانیان هەیە تا دەمرێت بەڵام کوڕوونەوەکانن کە بوو ڕاستی داهێنانیان نابێ دەبن بە دەسەڵاتی مستەبیت یعنی هێواش لە دەسەڵاتێکی داهێنەرەوە ئەمجا دەیەوێت دەست بە سەر سوڵتەدا بگرێەوە بمێنێتەوە بۆ ئەوەی قەرەبووی غیابی داهێنانەکە بکاتەوە بۆەوەی کە سوڵتە لە دەست نەدا کتابێکتر کە گرنگە من پێم وایە لێرەکانەوە قسەی لەسەر بکەین ئەمانە هەموو کۆمەڵی کتابی گرنگ لێرەدا کتابێکی ئەبوو عەلای مەودودی ئەبوو عەلای مەودودی یەکێکە لەو شارەزایانە لە ڕابردوو باسم کرد کە کتابێکی زۆری هەیە لەسەر ئیسلام و سیستەم حکومڕانی و مونەزیرێکی گەورەی عالەمی ئیسلامیە و ماوەیەکی زۆر ڕێبەری جەماعەی ئیسلامی پاکستانی بوو و لە سەردەمی ئەو جەماعەی ئیسلامی پاکستانی خاوەنی کورسێکی زۆری پەرلەمانی بوو خاوەنی کاریگەرێتێکی گەورە بوو لە جنوبی شەرقی ئاسیا بەڵام وردەوردا کە تەمەنی ئەو بە گەورە بوو عالمێتی ئەبوو عەلای مەودودی زۆر گەورە بوو واتەوای لێ هات بوو بە مەرجعەیەکی گەورە لە عالەمی ئیسلامی بەڵام هێوا شێوەش حزبەکەی پووکایەوە بەشێش تایبەت بۆی کە لە قۆناغەکانی نیوەی قۆناغی تەمەنی بایەخدانی مەودودی بە عالمێتی خۆی لەسەر حسابی ئیدارەدانی جەماعەی ئیسلامی پاکستانی بوو بۆیە لە دوای خۆی کە قازی حوسێن هات دەبین جەماعەی ئیسلامی زۆر پاشەکشەی کرد ئەبوو عەلای مەودودی کۆمەڵی کتێبی هەیە الخەلافەتی والمەلیک یەکێکە لەو کتێبە هەرە باشانە ئەومان بۆ دیاری دەکا کە لە بینی خەلیفە و لە بینی مەلیک چ باسە یعنی خەلافەت لەکوێیە شەرعیە و هەروەها لەکوێ دەبێتە مەلیک و شەرعێتی مەلیک و ناشەرعێتەکەی لەکوێدایە بەتەکید ئەمە پشت ئەستورە بە نصوصی شەرعی یعنی ئەمە دەتوانم بڵێم کەمترین عەقڵی تێدایە هێندەی پابەندە بە قورئان و پابەندە بە سونە هەموو ئەو بابەتانەی کە ئاماژەن بۆ شەرعێتی خەلیفە لە ڕێگەی شوڕاوە لە ڕێگەی شەرعێتی ئومەوە ئەمە زۆر بەزوانی ڕۆ بڕوون کردوونێتەوە و ئەم پاساوانەشی باس کردووە کە دوازار لە ئینحرافە چۆن عولەما لەگەڵ سوڵتانە ئینحرافیان کردووە شەرعێتیان بە سوڵتەی مەلیک داوە ولی ئەمر بە ئاقارێکی خراپدا ڕۆشتەویش لەگەڵی بە ئەو ئاقارە خراپەتا ڕۆشتون ئەمە کتابێکتری گرنگە من ئەگەر باس لێەوە بکەم کە جارەکەی تریش وە بزانم لە باسم کرد بەس با لێرەوە پێدا بڕۆین سيادة الأمة قبل تطبيق الشريعة ما يشكل وقت من استكراوة كرديش بابلين بما كتابة زور جرينجا بوي كتطبيق الشريعات للآن هز أولي الأمر للآن هز صلاة كونها كري أقربيته سيقي أمي بدسنا هنا بي وتدبي للرجي أموا أو زور جرينجا للرجي أموا شريعة قبول بها و هەر سوڵتانێکیش ئەمە بابەتێکی زۆر گرنگمان بۆ ڕوون دەگاتەوە هەر سوڵتانێکیش کە لە ڕێگەی ئیستیبداد دەوات بێتە سەر حکم ئیستیبداد پەیڕەو بکە شەریعەت جێبەجێ بکە ناشیرنی دەکا کە دەبینە سەلانە دەوڵەتدا بوو شێوەیە واتە ئیستیبداد گەورەترین بێڕێزیە بەرامبەر بە شەریعەت بۆیە سوڵتەی مستەبید سوڵتەی دەسەڵاتدارێکە بە شەرعی سوڵتان نییە و بیەوێ لە دەستبڕین و کۆمەڵی ئەحکام قسە لە شەریعەت بکاوە پێشی وابێ وڵاتەکەی سنوورەکەی بە شەریعەت بەڕێوە دەچێت بەڵام خۆی شەریعەت نییە ئەمە شەریعەتێکی دەتوانم بڵێم ئیهانەیە ئەمە گەورەترین زوڵمە بۆ لەبەر ئەوەی لەبەر ئەوەی پێشێلکردنی شەریعەت لە عەدلەوە دەست پێ دەکەکە و بە نەعادلی سوڵتانە پێشێلکردنی شەریعەت لە مساواتەوە دەست پێ دەکەکە و پێشێلی کردووە پێشێلکردنی شەریعەت لەوە دەست پێ دەکا کە سوڵتان بە شەریعەتی ئومەوە سوڵتانە و بە شوڕا سوڵتانە ئەو پێشێلی کردووە بۆیە چاوەڕوانی لە سوڵتانی مستەبید ناکرێ بۆ تەطبیقی شەریعەت ئەو سەرچاوانی کە جەنابەت ئاماژیان پێەکەی لەوانەیە یان بە تەئکید وایە با بڵێن هەمووی دەرەنجامی ئەم جۆرە دەسەڵات و حکومەیەکە لەم سەردەمەیە هەیە بۆ نمونە مەسەلەن نزیکە لە ئیستیبداد وەکنەوەی مەسەلەن نزیک بێت لە ئولی ئەمریکی ڕاستەقینەوە هەمووی دەرەنجامی ئەوەیە مەسەلەن بۆیە ئەمانە بەرهەم هاتوون بانانە هەندێکی دەتوانم بڵێم دەرئەنجامی ئەم ئیستیبدادەیە کە لەم سەردەمەدا هەیە هەندێکی دەرئەنجامی ئەم ئیستیبدادەیە کە لە تاریخدا هەیە و هەمیشە وەکو خاڵێکی ناشرین ڕۆژانە بە چاوماندا دەدرێتەوە بۆ ئێمە کە زارێککە ئەسڵەکە ڕێک بخاتەوە مێچەکە لەو کتابانەی تەفکیک ئیستیبداد ئەم کتابێکی زۆر گرنگە واتە لەکوێ ئیستیبداد تەویلی بۆ کراوەتەوە لە وەلی ئەمرەوە هەتا دەگاتە مەلیک هەتا دەگاتە ئێستا بەورتر باسی لێوە دەکەم هەموو ئەم بابەتانە چۆن ئەمە زارێککە با بڵێن بابە دیوێچکە ینی ئەگەر ئێمە بەشێکمان هەبێت کە عولەما لە ڕابردوودا واتاکو ئێستاش پێی دەودرێت تەئسیلی ئیستیبداد واتە شەرعیەتدان بە ئیستیبداد کۆڵکردنەوەی ئیستیبداد ئەمە ڕەتی دەکاتەوە تەفکیک ئیستیبداد واتە هەڵوەشانەوەی ئیستیبداد لە ڕووی شەرعیەوە بۆ لەسەرەوەڕانەوەسین بزانین ئەم
تەویلانە چین ئەم پاساوانە چین تۆ ئەو پرسیارە هەڵگرە هەر ئەم یەک دوو کتابی تریش ناودێنم ئەو زادێنە سەر ئەو ئەمە کتابێکی ترە دوو کتابی تری دکتۆر کتابێکی ئەحمەد ڕیسونیە یەکیان مۆزوعی قەضیە ئەغلەبیە کە زۆر جار ئێمە هەندێک کەس بۆ قوڵکردنەوەی ئیستیبداد پیان وایە ئەغلەبیە سەواب نییە مەرج نییە با بڵێن سەواب لەگەر ئەغلەبیەدا بێ ئەمە ڕوون کردوتەوە کە مۆزوعی سەواب لە دانانی فەرمانڕەوایەتی لەگەڵ ئەغلەبیەیە یعنی واتە وڵات بە زۆرینە بەرپرسیارەتی بە هەڵدەبژێدرێت نەک بە کەمینە وەگەر کەمینە بێت چمە ترسیدارە قەضیە ئەغلەبیە لە ڕوانگەی شەرعیەوە وهروە ئەم کتابەش باسیەوە دەکات کە الئومە هی الئەصڵ واتە ئومە لە تەطبیقی شەریعەیە ئەسڵە نەک سوڵتان واتە ئومە سەنتەرە لە تەنفیزی شەریعەتە و ئومە مەقسەدە لە سەڵاتە ئەم کتابیان کتابێکی باسی کتابێکی ئەبوو بەسیرە کە زۆر دەردەبین بەشێک لە عولەمایەکانی ئەم سەردەم بە تایبەتی لە ئیتیزاز سەلەفیەکان بۆ خزمەتکردن بە سوڵتانە ئیستیبدادەکان چیان کردووە دێموکراتیەت و انتخاباتی معاصر و تعددیەت و هەموو ئەم جموڵانەی کە ئێستا دەتوانن من ڕێگریەک بۆ دەسەڵات دادەندرێ و دەبێتە ڕێکارێک بۆ ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات و دەبێتە ڕێکارێک بۆ مەنعکردی دەسەڵاتی ئیستیبدادی ویراسی ئەمانە هەموو بە حرام دادنێن کە دوازار خزمەت بە ئیستیبداد دەکا یعنی تۆ بینی هەموو میکانیزمەکانی ئێستا ڕەتکەیەوە بە بیانووی نابەجێەوە بەڵام دوازار یەک شت دیێلیەوە ئیش ئەوەیە دەسڵاتە ئیستیبدادەکان و دەسڵاتە ویراسی و پشتەکان لە شوێنی خۆیاندا دەمێننەوە بۆ چکە هەموو ئەو ڕێکارانەی کە بۆ گۆڕینیان دێتە ئاراوە ئەتۆ بە بێشەرعیت ناساندەوە کە بە بێشەرعیت ناساندووە هێواش ئومەیەک دروست دەبێ لە جیاتی ئەم سوڵتانانەی پێ شەرعیە و بەیعەت و ئیطاعەیان بە واجب تێدەگا بۆ ئەوەی کە خزمەت بەم ئاڕاستەیە بکە لێرە کتابێکمان هەیە بە ناوی حکم الإسلام في الديمقراطية والتعددية الحزبية بالتأكيد ئەم حالەتانەی هەموو تەحریم کردو انتخاباتی بە کۆمەڵێک بیان و هەموو تەحریم کردو بەڵام بە دیل و پرۆژەیەکی ئیسلامی نەداوینێتە غێری ئەوەی کە کۆمەلگا لە فراغێک بمێنێتەوە دوازار جۆڕایەڵی حاکمە دەسڵاتدارەکان بێ أم كتابش ينقرين قدوا دي مصرف تاكي مثلا الخيال السياسي للإسلاميين ما قبل الدولة وما بعدها إما زور زارقر قصة كين درين دا صلاة مان هبية إسلام دا صلاتي هبية إسلام سلطي هبية قواري هبية إما الانتخابات سرك هبين بالتأكيد كومالي خوني زور جوان كومالي أميد وخوزقي زور جوان هل ذا سنين وخلتش لو أميد أنا أو كتاب أصلا كذا خيالي أما إسلامي لبيش دولة ودواي دولة يعني أما دا سلمانية كأما بيش روي خسالة دولة بكين وبيش روي دولة بقرين دستو بيش روي السلطة مان هەبێ دەبێ مڕازعەیەکی خۆمان بکەینەوە بۆ چونکە بەشێک لەو خەیاڵی کە ئێستا هەڵمانچینیەوە پێشەوەی لە دەسەڵات بین دەبینین لەو خەیاڵانە بەشێکی نایەتە دی کە نایەتە دی ئەو کاتەی بە تەئکید خەڵک تووشی زۆرێک لە بێئومێدی دەکەین بۆیە خەیاڵی ئێمە لەو کاتێک کە دەسەڵاتمان نییە بە بەراورد لەو کاتێک کە دەسەڵاتمانەیە کە دەستەوەستانین بەرامبەر بە کۆمەڵێک گیرروگرفت دەستەوەستانین بەرامبەر بۆی کە دادگەری پیادە بکەین دەستەوەستانین بەرامبەر بۆی کە سامانی وڵات بە شێوەیەکی عادیلانە و یەکسانی بەسەر کۆمەڵگادا لە دابیکردنی ئەمن و ئۆقڕەی لە پەرپێدانی کشت و کاڵ لە چارەسەرکردنی بێکاری لە هەموو ئەوانەی کە کۆمەلگا پێویستی پێدی لە سەمی دەوڵەتدارێ دەستەوەستان دەبین ئەلێرەوە ئەم کتێبە باسی ئەوە دەکا کە ئەوەی کە لە خەیاڵدانی ئێمەدا هەیە لە پێش وەرگرتنی دەسەڵات و ئەوەش کە دوازار لە مەیدانی عملی دەستمان دەکەوێت ئەمە دەتوانم بڵم زۆرێکە لە ئاگداری و ئینزارێکی زۆر باش بینەوە سەر ئەم بابەتی زەنان من پرسیارێک بکەم ینی پێشەوەی بچینە سەر بابەتێکەوەتە هەر دەربارەی ئەم سەرچاوانە ئەم سەرچاوانە ئەم کتێبانە و هاوشێوەکانیان دەتوانن کەلتورێک دروست بکەن کە دژ بەو هەژمونە ئیستیبدادیە بوەستێتەوە کە لە ئارادایە با بڵێ من ئێستا دڵم خۆشە لەبەرەوەی هەست دەکەم ساڵانێکی ڕابردوو ئێمە هەومە لەژێر هەژمونی حرەکەتێکی داعاویدا بووین حرەکەتێکی داعاوی دەتوانم بڵێم بە شێوەیەک لە شێوەکان خەیاڵی مەسەڵەن قسەمان لە گۆڕانکاری کۆمەلگا کردو لەلایانی ئەخلاق لە بەڵام ئێستا وردە بە ئاگاهاتنەوەیەک هەیە ئینزارێک هەیە دەتوانم بڵێم جۆرە وشیاریەک خەریکردنەوە نخبدا بڵاو بێتەوە کە ئێمە ئەگەر بێت و قسە لەسەر ژێرخانێکی پەروەردەیی دەکەین وەکو حرەکەی تەبلیغی پاکستانی حركة تبليغ باستاني طبعا هو حزبيك بوا تنهاي شيء تبليغ بوا مثلا دركي مال داين وش دكنا والله ده واحد دكم بمجهورة ودانيشم بوتان رون كمون وش سن خيره لغير أما قصي لسر حزبواري شيء سياسي وحكمراني ولا صلات دنيا يعني زور دورنيا بروات مركز يجي بوليس شمان دعوة كاريب كا خوي جورا درباري خير ينوش تسونه باش أو هاتم بينا لبوي هاتم أو أقدار دان كمو والله تدخلي كاروباري ترناكا تدخلي كاروبار دكا بروجوني عنا رجو زور خيره والله تدخلي كاروباري ترناكا إما أجر تدخلي كاروباري السياسي دكين
تداخلی سوڵتە دەکەین بە فعلی دەبێت وعیمان بۆ سوڵتە و بۆ دەسەڵات زۆر وشیار بێ واتە ئەو سوڵتەیە کە دەکەوێتە بەردەستی تۆ بە خەیاڵدانی خۆت جیاوازە لەگەڵی ئەلمانیەکی بەڵام کە دێ بوارە پراکتیزیەکەی زۆر چی ئەکرێت بۆ ئەو وعیە بۆ ئەو مۆزوع ئەوەیە کە زارێک کە ئێمە ئیسلامی وعی دەربارەی دەسەڵات و دەربارەی سیستەم و دەربارەی حکومڕانی دروستکەینەوە چۆن بوونە ڕێگری لە ئیستبداد دەکەین چۆن عەدل بڵاو دەکەینەوە چۆن کۆمەلگا لە سایی ئێمەدا دەحەسێتەوە پێش ئەوەی قسە لە سوڵتە بکەین پێویستیمان بە ئامادەکاریەک هەیە وەلەو ئەرادو الخروج لە عەدو لەهو عودە واتە ئێمە ئەگەر دەمانەوێت دەسەڵات پێیا بکەین بە فعلی دەبێت خۆمانی بۆ ئامادە بکەین خۆ ئامادەکردنەکەشی وعی علم زانست پێشینەی هەموو ئامادەکاریەکان لە چه ئاستێکایە ئەمە لای ئەو تاکانێک یانوێت دژ بەم لەم ڕۆژانە دڵم خۆش بوو کۆمەڵک لا مامۆستایی ئاینی و ڕۆشنبیر لە شوێنەکە کۆ ببوونەوە قسەیان لەسەر کتابی سیادەت الئومەیان پێکەوە دیڕاستە کرد بوو خوێن بوویانەوە و هەمووشیان تووشی زۆرێک لە شۆک ببوون کە ئێمە وعیمان دەربارەی قسەی تەطبیقی شەریعەت لەوانەیە وەکو پێویست نەبوو بێ ئەمە بۆ ئێمە دەواازەیەکی گرنگ بوو ئەم پێم وایە هەمومان پێویستیمان بۆ زارێککە ئەم کتێبانە و کۆمەڵێک کتێبی تر کە لەو ڕوانگەیەوە نووسراون دیڕاستیان بکەین تاوەکو زارێککە ئیسلامیەکی حکومڕانی بە وشیاریەکەوە لە ناو سەحوەی ئیسلامیدا بڵاوکەینەوە ئەو ئیسلامی کە بە خەیاڵدانی خۆمان قسەی لەسەر دەکەین بەڵام دوازار وعیمان نیە لەسەر سوڵتە حکومڕانی لەبوو سوڵتە حکومڕانی زۆرێکە لە هونەر ئەمە گرفتێکی گەورەیە لەنی چۆنە مۆزوعەکە مەسەن تۆ سەیری قورئانێ بکە ئەو لامەستم النیساء بۆ دەستنوێشکاندن سێ زۆرە تەفسیری هەیە لەکەن مەزاهیبە سێ زۆرە تەفسیری هەیە ئەی دەبێت بیرش لەوە بکەیەوە مەسەرەن حکومڕانی کە بابەتێکی لە بابەتە متەغەیرات و گۆڕاوەکانە ئەگەر وریانەبی سوڵتە چۆنی استیغلال دەکات ئەگەر وریانەبی لە سڵات بە چه ئاقارێکیدا دەبا بۆیە وشەی عەدلیشی چەکە لەو کەلیمانەکە ئێمە بۆکو دروشمە کەرمانگرتۆ لەوانەیە لە تەفسیرێک نەوەستێتەوە ئەگەر وریای خۆمان نەبین واتە ئەم زاراوانە کە دێتە بواری تەنفیزەوە وریانەبین تەفسیری دەسەڵات و سوڵتە وەردەگرێت تەفسیری خودی زاتەکان وەردەگرێ وێنایەک وەردەگرێ ئەم وێنایە من پێی دەبەخشم بەڵام سێ دەکەم وێنای ناو کتێبە شەرعیەکان نییە بە شێوەیەک تەفسیری دەکەم کە ئەو تەفسیرە بە ئیجتیهادی من وایە بەڵام سێ دەکەن تێک دەگیرێت لەگەڵ ئەو مەقاسیدەی کە دەبێت ئەم زاراوەیە بیهێنێتە دی لە واقعدا کە نەیهێنایەتی کەواتە دەبێت بگەڕێەوە بۆ ئەم بابەتەی مۆزوعی تەفکیکی ئیستیبداد کامی کە وتمان پرسیارەکەی هەڵگرێتەوە کتێبە ئێمە کۆمەڵێک تەویلمان هەیە بۆ تەئسیلی ئیستیبداد با کەمۆچێک بە ئەگەر بێت و زۆر بە هێواشی و بە هادیئی نەڕۆنە ناو کەلیمەکان لەوانەیە زەتر نخبە سوودمان لێ وەرگرنێک ئەم بۆ نمونە ئێمە چوار خەلیفەمان هەیە بە شوڕا هەڵبژێردراون هەر چوار خەلیفەکەی ڕاشیدی بەڵام دوای ئەم قۆناغی دەبینین خەلافەت دێتەوە سەر ئەو سیستەمەی کە بەپێی حەدیسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دوای 30 ساڵی خەلافەتە و دوای دێتە مەلیک و دوای بەو شێوەی لێ دێ بۆتە مەلیک یعنی لە مەعاویەوە با بڵێ دێتە مەلیک لە مەعاویەوە دەبێتە مەلیکایەت بۆ ئەم مەلیکایەتیە بەپێی کتێبە شەرعیەکان نابێ مەلیکایەتی و حکمی ئیستیبداد شەرعی بێ واتە بە شەرعێتی ئومە بەم ڕێکارانەوە نەبووەتە خەلیفە نەبووەتە سوڵتان کە خەلیفەکانی ڕاشیدی بێڵبژێردراوە بەڵام عولەما هاتوون ئەمەیان تەویل کردوتەوە تەویلیان کردوتەوە بۆچی بۆ ئەمری واقع یعنی تەرتیب المەوجود بۆچی عولەما مەسەرەن هەستاون بەم کاری تەویلە ئێستا من باسی ئەو کاری تەویلە دەکەمەوە بەشێکی تەبریراتەکانین ئەوەیە یعنی ئەوەی پێی دەوترێت سەدی فیتنە ڕێگری لە فیتنە بکرێ مەسەن تۆ زۆر دەرەتەوێت ڕخنەیە بگری سەرنجێکت هەیە دوو کەسیکە لەو لاوە ڕادەوە سدرەکاکە گیان ئەتۆ بۆ یەکڕێزی مسلمانان وا باشە بۆ یەکڕێزی جەمعەکە بۆ یەکڕێزی دەوڵەت ئەجینان نەیارەکانمان ئیستیغلالی ئەم حالەتە دەکەن ئەمە وای کردووە کە تۆ شەرعیەت بدەی بەچی شەرعەت بێت سوڵتانێک شەرع بێت دەسەڵاتێک ئەگەر بێت و بە وەسائلی ناشەرعی هات بێتە سوڵتەیان بە وەسائلی شەرعی بە هەردووچیان مادام بەرامبەر بە نەیارەکان عزەتی هەیە مادام بەرامبەر بە نەیارەکان سنوور دەپارێزێکەوەرە دەبێت تۆ شەرعیتی پێ بدەیت مەترسی دوژمن یەکێکە لە هۆکارەکانی قوڵکردنەوەی ئیستیبداد بۆ لەبەرەوەی ئەگەر تۆ دانیشی شۆڕش بکەی و نیگەرانی دەربڕی بەرامبەر بە سوڵتە نەیار ئیستیغلالی دەکا و کاتی وڵاتەکەت کاول دەبێ و وێران دەبێ و هێشە لە دەست دەچێت کەواتە قبوڵی ئەم حالەتە بکە لە پێناو ئەوەی کە نەیارەکان ئیستیغلالی نەکا قبوڵی ئەم حالەتە بکە لە پێناو ئەوەی کە فەوزا دروست نەبێ قبوڵی ئەم حالەتە بکە لە پێناو کتاوەکو شیرازەکە تێک نەچێ بۆیە لەسەر ئەو ئەساسی عولەما ئەو فتوایان داوە بۆی کە تەوحیدی کەلیمەی مسلمانان
ئەگەر بێت و لە سایی دەسەڵاتێک بێ بە قووە بیکە یا بە حکمە یعنی بە زەبری هێز بیکە یا بە زەبری حکمت و مشاورە و گفتوگۆ بە هەردووچیان ئیتاعی واجبە ئەمە تەویلێکە بۆیە لەو بارەیەوە فتوایەکی شەرعیان هەیە ئەم تەویلە بۆ حاڵەتێکی دیاریکراوە یان بۆ هەمیشەیی مەسەڵەن ئێستا بەسیەوە دەکەم بۆیە لەم حالەتەدا دەڵێن من غەلەب عەلەیکم بالسەیف واتە هەر کەسێک بە زەبری شمشێر بە زەبری زەبر خۆی بەسەر دەسەپاندن فيقال له خەلیفە فهو خەلیفە گوتی من خەلیفەم پێتان خۆش بێ ناخۆش بێ ئیعترافی پێ بکەن بۆ چونکە فیتنەکەی گەورەترە لەوەی ئەگەر بێت و ئێوە هەڵگەڕێنەوە مەسەن با نمونەیەک بێنمەوە ئەگە سوڵتانێک دەسەڵاتێک بەرامبەری شۆڕش بکرێ 500 کەس بکوژرێ و دوایە سەر نەکەوێ ئەگەر لێیگەڕی لەوانەیە هەردوو 100 کەسی بکوژێ واتە ئەگەر بێت و واز لێهێنانەکەی بۆ ئیستبدادەکەی مەفسەدەیان بەراورد کردووە کەمترە ئەمە یەکێکە لە تەویلەکان تەویلی تر ئەوەیە کە تۆ باسی مەلیک دەکەی مەسەرەن بۆ نە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی مەلیکی کردووە بەڵام لە هەمان کاتدا بۆ ئەم بابەتە بەشێک لە زانایان هاتوون تەویلێکی خراپیان بۆ بابەتە کردو بەچی بەوەی ئەگەر بێت و تۆ بە بەشێک لە خەلیفەکان پێشیان گوترا بێ مەلیک لە ڕەگەزی خۆیدا خراب نییە بۆ چکە حەزرەتی داوت خۆی گەورە کردیە مەلیک یعنی و قەومی جالوت خۆی گەورە داوایان کرد کە خۆی گەورە مەلیکێکیان بۆ بنێرە تاوەکو لە زوڵمەکە ڕزگاریان بێ ینی بۆیە مەلیک کەواتە لە قورئانەدا لە هەندێک شوێن بە خراپ بەکار نەهاتووە کە وەرە دەگونجێ ئەوە لە نەوع باشەکەیان بێ لە هەندێک شوێنشدا مەلیک لە قورئانە زۆر بە خراپ باسی لێوە کراوە إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا عزة أهلها أذلة يعني خوي قالوا كذا فنويا هر كاتيك ملكة كان بكوننا ولاته وبيراني ده كان وخلق بعزتك الذليل كان كيش شكل الصفات ده كان إذا صلاتي ملك بو دلين عمر كوري خطاب كاتيك سرداني ولاتي الشامي كردو بيني مني زورقلا كشكو تلارو زورقلا ده صلاتي كام ده صلاتك كم تلا نو خليفة كان ده باوب ولا لمدينة يقولتي أري معاوية رب سفيان أما لا ساي كسراو مەلیکی فارس و لاسەی ڕۆمەکان ناکەوە گوتوتی نەخێر ئێمە لەسەر حدودین واتە الحدودی بەرگرین وڵاتی شام لە بەرامبەرمان ڕۆم هەیە بۆیە پێویستیمان بە زۆرێک لەم وەکو کوردەڵە عەرزی عەزەلیاتە هەیە یەکسەر بێدەنجیلە کردووە کە بێدەنجیلە کردووە کەواتە ئەم جۆرە ستایلەش باشە چونکە بێدەنجیلە کردووە ئەمە زۆرێکە لە جۆرەکانی تەویل بۆ مەلیکایەتی زۆرێکتر لەوەدایە ئەگەر تەبینیمان کرد بێ لە ڕەگەزی ئولی الأمرەوە سەرچاوی گرتووە بەچی بەوەی کە تۆ دەڵێ خۆی گەورە دەفەرمووە وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم ئەو کتێبە تەفکیک الاستبداد زۆر بە جوانی لەسەر ئەو فەقەڕەیە لەسەر ئولی الأمر زۆر بە جوانی با بڵێن ڕاوەستاوە بۆی وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم أطيعوا تێدانیە بۆ فەقەڕەی سێم واتە دەبێ أولي الأمر لەرژ ئیتاعەکەی دوانەکەی تردا بێ ئەوزا ئیتاعی دەکرێ ئەوزا منکم واتە لە خۆتان لە مسلمانان نەک لە بێگانە يعني قدرن لە منکم مۆزوعەکە منکومەکە تەنها ئەوە نی وەکو یەو شەهادەی هێنابێ واتە خواستەکانی ئامانجەکەی مەبەستەکەی لەم ئیدارەدانە لە مەبەست و ئامانج و مەقسەدی ئێوە دوور نەکەوت بێتەوە یعنی بەتەنها شەهادە هێنانەکەی نابێتە ئەو مۆزوعانە بۆیە بەشێکە لە عولەما لەو بارەیەوە لە دەربارەی ئیتاعە دەڵێن تاوەکو کوفری بواحی لێ نەبینی کە ئەمە هەر ئەوەی کە لە ئومەکەیە بێ مەرجیە مەسەن ناچێتە ناو چوارچەوەی منکومەوە وەک ئەوەی مەسەلەن حەزرەتی نوح بە کوڕەکەی ئەڵێ داواکە لەخوا مەسەلەن لە منکم نییە ئەگە تێبینیت کرد بێ خۆی مۆزوعەکە قدرین منکم لێرەدا ئەگەر تێبینیمان کرد منکم زارە دەبێت پێشەوە لە ناوانی اختیار کرا بەوەکو خەلیفەکانی ڕاشیدی منکم ئەم خواست و خۆزگە و ئامانجانەی کە هەیەە ئەوش هەمان ئامانجی هەبێ ئەوزە ئولی الأمرە بە جەمع هاتووە ئاگداری ئەو مۆزوع کە ئولی الأمرە کەواتە کۆی سیستەمەکەیە نەک یەک کەس ئەگە ئەوە مۆزوع خاڵێککە لەوەدایە تۆ بڕۆ تەفسیری قورئان عەظیمی ئیبن کەثیری بخوێنەوە ئومەرا ئولی الأمر بەمانای عولەما هاتووە لە هەندێک شوێن دەڵێن عولەما و ئومەرا دەگرێتەوە هەندێک شوێن دەڵێن عولەما دەگرێتەوە ئومەرا دەگرێتەوە بەڵام بەو مەرجانە واتە بە هیچ شێوەیەک لە شێوەکان تۆ ناگەی بە ڕێیەکی یەکلاییکەرەوەی کۆدەنگ لەسەر بوو کە ئولی الأمر بریتێ لەم دەسەڵاتدارانەی کە ئێستا لە وڵاتانی عەرەبی و لە وڵاتانی ئیسلامیدا هەن بەوەی کە تەنها ئومەرا بگرێتەوە واتە لێرەشەوە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە زۆر جار با بڵێن عولەما تەویلی خراپیان بۆ کردووە لێرەوە ئیستیبدادیان قوڵ کردوتەوە ئەمەش خاڵێکترە خەڵی کرد لەمەدا زۆرە مەسەن با بڵێن بۆ نمونە تاوەکو ئیتاعەی سوڵتان واجبە ئەگەر بێت و لە پشتی شت بدا سەبر لەسەر سوڵتان خێرێکی زۆر گەورەی هەیە ئەمە لە قۆناغی دووەمی با بڵێن زۆرێک لە ئینحراف بە تایبەتی لە عەسری عەباسی دووەمە ئێمە سلسلە کتابێکمان هەیە لە چوارچێوەی نەسایح الملوک واتە ئەم دەسەڵاتدارانە نابێ بیان گۆڕی و ئیتاعەیان واجبە لەبەوەی تەوحیدی
کەلیمەی مسلمانانیان کردووە بۆیە تەنها تۆ خێرێکی گەورەت دەگاتێ ئەگەر سەرنجێکن لەگەڵ یانە هەیە موازەیەکیان وەرگری و نسیحەتێکیانکە و پێیان بڵێ ڕوبەڕ و ئەجینا لە غیابی خۆشیاندا غیبەتیان کەی نابێ و ڕخنەشیان لێ بگری ئەوە دەبێتە تێکدانی ناڕێکی و زعزع لە وڵاتدا گواتە ئێمە کۆمەڵێک تەویلی خراپمان هەیە بۆ ئەوەی ئەم تەویلە خراپانە ئەم زۆرە لێکدانەوە خراپانە کە دوازار خزمەت بە ئیستیبداد دەکات ئەوزا ئیستیبداد بە دیوێکتردا ئەمە خزمەت ئەمە نەسە خزمەت بە ئیستیبداد دەکات دیوێکتر هەیە کە ئیستیبداد خۆی ئەم نەسانە بەکاردێنێ بۆ سوارچێەوەی خۆی چۆن بەتەکید ئیستیبداد بە دوو ئەو دەقانەدا دەگەڕێ کە خزمەتیان پێ دەکا و لە دوو ئەو زانایانە دەگەڕێ کە تەویلی بۆ دەکەنەوە و لەو زانایانە خۆ دەبوێرێ کە پێچەوانەیە خۆ سەعیدی کوڕی زوبێر و کۆمەڵێک لە زانایەکان کە لە شۆڕشێ دڕحمانی کوڕی ئاشعەت کە زۆربەی زانایەکان بەشداریان کرد لەو زانایانە بوون کە لێکدانەوەی حکمی ویراسی و دەسەڵاتی پشتا و پشتیان بۆ خەلیفەکانی ئومەوی نەکرد ئەگەداربین بۆیە دەبینین ئێمە زنجیرەیەکمان عولەما هەیە کە فتویان بەو شێوە داوە بەڵام زنجیرەیەک عولەمامان هەیە کە قوربانی قبول نەکردنی ئەم جۆرە دیدگایە بوون بۆیە لە کتابی ئوصول الاستبداد العربیە هەندێک عیبارەتی زۆر جوانی تێدایە خوێنمەوە بەوەی کە ئیستیبداد چۆن زۆر زار دەتوانێت سەرۆت و سامان ئیستیغلال دەکات بۆ قوڵکردنەوەی ئیستیبداد چۆن بیتانەکەی بەم ئاقارەدا دەبا کە قبوڵیان بێ بۆیە دەڵێ جیاوازی لە بینی حکمی ئیستیبداد لە وڵاتدا لەگەڵ حکمی تاغی کە ئێمە وەشتنی بۆ تاغوت کە ئێمە نایی دەکەینەوە دەرە تاغی ئەوەیە کە پابەن نیە بە هیچ یاسا و ڕێسایەکەوە بەڵام مستەبید ئەوەیە کە یاسا و ڕێسایەکانی هەیە بەڵام بەو شێوەیە کە خزمەت بەمانەوەی خۆی دەکات خزمەت بە دەسەڵاتی خۆی دەکات و خزمەت بە تموحەفەرتیەکانی خۆی دەکات ئەمە مەوزوعەکە بۆیە ئێمە لێستا لە عالەمی ئیسلامیدا ئەگەر تێبینیمان کرد بێ لە قەیرانێکی گەورەداین بەشێک تایبەتە بە وەعی کۆمەلگا وعی کۆمەلگاش پێویستە ئەوەی کە لە ئەوروپا ناویان لێنا طبقەی لیبراڵ یعنی ئەگەر تۆ تێبینیت کردوێ لە سەدەی 19 ئەو انتخاباتانەی کە کرابوون لە دوای شۆڕشی فەڕەنسی بۆ هەڵبژاردنی مەجلیسی لۆردات و ئەو مەجلیسانەی کە قیودیان بۆ پاشایدا دەنا کە سەرەتای سەرهەڵدانی دموکراتیەت بوو لەوێ دەبینین تەنها طبقەیەکی مالیک و دەسەڵاتدار و ئەرستۆقراتی بەشداری انتخاباتیان دەکرد طبقەی کۆیلە و خوارە و ئافرەت و ئەمانە بەشداریان نەدەکرد چوای کرد کە ئەوروپا زۆرینە بەشداری بکەن گەشەسەندنی طبقەی لیبراڵ بووە تا ئەحرارەوەیە کە مامۆستا عەباس لە هەڵبژاردنێکیدا بە عەقڵی خۆی دەنگ بدا بە عەقڵی عەشیرەتەکەی و بە عەقڵی خزمەکانی و بە عەقڵی دەوروبەری و بە عەقڵی سەنەتڕاکێشان دەنگ نەدا بە شێوەیەک دەنگ بدا کە قەناعەتی پێێتی و لە ناخی خۆیەوە وشیاریەکی باشی دەربارەی دەنگدان هەیە و بیرش لەوە دەکاتەوە بۆ چێ دەنگ دەدا ئاگداری ئەوەی بە بۆیە ئەمە پێی دەوترێ لیبراڵ کە زۆر دەرێم ئەم کەلیمانە بە غەڵەت بەکاردێنین واگە تێبینیشمان کردوێ لە بەشێک لەم کتێبانەی کە دەیانەوێ حکمی مەدەنی و دموکراتی معاصر ڕەتکەنەوە یەکێک لەوانێ دەرن ئەمە قەناعەتی بە کۆمەڵێکی لیبراڵ هەیە کۆمەڵی لیبراڵ کەلیمەیەکی ئەوروپیە و لێرە سەر دەکێشێ بۆ ئیباحیە خۆی لیبراڵ یعنی ئەحرار یعنی ئازاد ئێمە لە ناو مسلمانان لە کۆمەلگای ئیسلامی لە هەموو کۆمەلگاکانی تر پێویستیمان بە طبقەیەکی ئەحرار هەیە طبقەیەکی وشیار طبقەیەکی تێگەیشت و طبقەیە کە بزانێ بەرەو کوێ دەچێت طبقەیەک بزانێ بەرپرسیارەتی چۆنە طبقەیەک بزانێ کە ئەرکوازراتی چۆنە دەربارەی دەسەڵات ئەم طبقەیە مەسەرەن طبقەی لیبراڵ یعنی لە بەرامبەر پاساوەکانە هێشتا دەستەوسانە ئەو پاساوانی کە جەنابەت باست کردن بۆ قۆناغێکی دیاریکرا و هەربوونە کەلتورمانەوە بۆ هەمیشەیی یعنی کۆتاییان نەهات ئەم مەسەرەن پاساوانی کە ئیستیبدادێک مەسەرەن بۆ دەسەڵاتێکی ئیستیبدادی بەکارهێنران هەوڕێکم ئەو کتابانەی کە دەخوێندەوە دەربارەی ئەم فتوانەی کە دراوە مەسەرەن من غلب عليكم بالسيف فيقال له خليفة هو خليفة يعني ديقول أوي سردمي فقهي اضطرارين يعني فقهي اضطراري واتا فقهي ناتشاري واتا دبي بيش مش تكبير لو بكينوا أم كالتورة كيا مهمان لا فقهي سردمي ناتشارية فقهي سردمي بابلين قبول كرنا وناتواني بابلين تيروانين يشمل عبد الكريم مدرس برامبر با دسلاتي صدام حسيني كان أسهر كراوة درباري الشرعي العراق ويران لمقابليك بأمكي بفتوايك درباري أو موضوعانا يعني بۆیە تۆ زۆر زار کوعولەما لەژێر هەیمەنەی دەسەڵات و لەژێر هەیمەنەی هەڕەشەی دەسەڵات دابوون بە تەکید فتوایەکانیشیان کاردانەوەی ئەو کاتی بەسەرەوەیە خۆ هەموو کەس سید قوتب نییە لە سزنێدا بێ و تەفسیرش بنووسێتەوە و
قوربانی بە ژیانی خۆی بەشێک لە عولەمایەکان قوربانیان بە ژیانی خۆیان نەداوە قوربانیان بۆ فتوایان نەداوەکە سوڵتە لێ ڕازی بوو بۆ ئێمە کللتورێکی گەورەمان هەیە ئافاتی گەورەی ئێمە چییە ئافاتی گەورەی ئەمە لەوەدایە کە تۆ باسی سوڵتە و دەسەڵات دەکەی لە هەرێمی کوردستان لە عالەمی عەرەبی ئێستاش بەشێک لەمانەی کە با بڵێن بە شێوەک لە شێوەکان بە هەروای ناو لێبرین کە وەعیان نیە دەربارەی سیستەمی حکومڕانی و وەعیان نیە دەربارەوەی کە سیستەمی حکومڕانی دەبێت لە ئومەوە سەرچاوە بگرێ دەبینین تەویلی خراپ بۆ دەسەڵاتەکان دێننەوە ئەحمەد ڕێسوونی لە کتابێکی هەیە بە ناوی فقه الثورة والتغيير واتە فقهی شۆڕش و فقهی گۆڕانکاری دەڵێ لە مەیدانی ئازادی میسر لە 2011 تەلەفۆنێکیان بۆم کرد گوتیان هەندێک لە ئێمە دەڵێن دەبێ ئێمە بێدەنگ بین و ئیتاعی حوسنی مبارەک بکەین ئیتاعی سوڵتە بکەین چی بکەین باشە دەڵێ منش یەکسەر کوڕاسەیەکم نووسی ئەو مدەیە بە پاشبەستوو بە سەرچاوەکان دوایکردن بە کتابێک ئەو کتابەی دەرچوو بە ناوی فقهی گۆڕانکاری و شۆڕش بەوەی کە ئەم جۆرە فقهی سەردەمی ئیستیبدادە فقهی سەردەمی تەسلیمبوونە بە ئەمری واقع بۆیە بۆ ئێستا ناخوا ئێمە پێویستیمان جارێک کە بە فقهێکە کە چۆن فێری گۆڕانکاری و فێری شۆڕشمان دەکا فێری سەرکەوتنمان دەکا بەرسەر ئەم دەسەڵاتە مستەبیدانە نەک زۆرە فقهێک کە لە ڕابردوودا دەسەڵاتی ئیستیبدادی قوڵ کردوتەوە ئێستاش دەسەڵاتی ئیستیبداد قوڵ کاتەوە مامۆستا ینی کایەتێکە فەرمیەوە ئولی لەئەمری منکم طبعا منکم ینی لە ئومەت باشە ئەگەر ئومەت لە ئەوجی قووەتانە بوو لە هێزی خۆیان نەبوو مەسەلە ئامادەی نەبوو وەک پێویست ئەو کاتا و ولی ئەمرە چی لێ دێ مەسەلە تۆزارە پێشەم شتێک کە ئێمە قسە لەسەر دەکەین قسە لەسەر هەندێک بابەتی شەرعی دەکەین و چۆن تۆ دادەنیشی وعید هەیە دەربارەی نوێژەکانت بۆ قیامەت وعید هەیە دەربارەی ڕۆژوو کە ئێستا بە دوا ڕەمەزانمان نزیک کردوتەوە دەبێ وعیشت هەبێ بەرامبەر بە بەرپرسیارەتی بەوەی کە ئەرچی تۆیە هەڵوێست هەبێ بەرامبەر بە دەسەڵاتێک کە ئیستیبدادە ئەمە گرنگە و ئەم قەناعەتشت هەبێ کە مەرج بە حکومڕانیەکی ئیسلامەتی تەندروست ئەوەیە کە حکامەکانی بە سیقەی ئومە بە متمانەی ئومە بەرپرسیار بن غەیری ئەمە ئیستیبدادە لە پاڵ حکمی ئیستیبدادیش تەطبیقی شەریعەت ئیهانەیە بە شەریعەت واتە حکمی شەریعەت لە حالەتێکی ئازاد لە حالەتێکی اختیاری نەک ئیجباری لە حالەتێکی تەندروستە بەڕێوە دەچێت کە ئومە شەریعەت قبوڵکە و سوڵتانێکی بۆ هەڵبژێرێ دەسەڵاتێکی بۆ هەڵبژێرێ خەلیفەیەکی بۆ هەڵبژێرێ ئەمیرێکی بۆ هەڵبژێرێ هەر ناوێکی لێدەنەی خۆی سیقەی پێکردبێ کە خۆی سیقەی پێ نەکردێ بەڵام بۆ دوایە ئەمە گرفتەکەی ئێمە لەوەیدایە بەشێک لە حکومە ئیستیبدادەکان خۆیان بە ڕێگەی سیقەی ئومەی مسلمانەوە هەڵ نەبژێردراون بەڵام بەمە هەڵیان دەخەڵەتێنن بەمە چاوبەسەرجیان لێ دەکەن کە تەطبیقی شەریعەت دەکەین ئەم تەطبیقی شەریعەتە لە کۆمەڵێک جوزئیات بەڵام دەبینین خۆیان بوون بە بابرین بە تەبەقەی گەورەی سەرمایەداری لە پاڵ ئەم دروشمانەوە لە پاڵ تەطبیقی شەریعەتەوە تەطبیقی شەریعەت لە جوزئیات و دابڕینی لە کولیات کە شێوەی حکومڕانی و سیقەی ئومەیە دابڕینی لە عەدالەت و لە بەڕێوەبرنێکی تەندروست دابڕینی لەو شێوازەی کە عومەری کوڕی خەتاب نەسەرەت و سامان و نەبەیت المالی ئیستیقلال کرد بۆ فەرمانڕەوایەتی نەدواتر بە کوڕەکانی سپارد وەنە بە نزیکەکانێکی سپارد ئەمە پیادەکردنی شەریعەتە نەک پیادەکردنی ئیستیبداد لە دوای خۆی سپاردنی بە ماڵ و منداڵەکەی سپاردنی بە نزیکەکانی وە کۆکردنەوەی سەرەت و سامانێکی زۆر و بەخشینی لە چوارچیەوەی چاکە و پیاوەتیە کە ئەم خێر بە ئومە دەکا ئەو جا قسە لەسەر کۆمەڵێک جوزئیات بکە لە تەطبیقی شەریعەت ئەمە وشیاری ئومەی دەوێت کە هەڵنەخەڵەتێ بەم جۆرە دروشمانە وشیاری ئومەی دەوێت کە هەڵنەخەڵەتێ بە ناوی تەوحیدی کەلیمە و بە ناوی تەوحیدی وڵات لە ساییان تەوحیدی قەوارە لەو ساییدا ئەکرێ ئومە لە فەراغی وەلی ئەمرا بێ مەسەلەن هەتا ئەو کاتەی ئەو سەردەمە دێتەوە وەلی ئەمرێکی دەبێت بەو پێی کە ئێستا وەلی ئەمر نییە مەسەن جۆرێک لە ئیستیبداد هەیە ئەم فەراغە چۆن پێناسە دەکرێت فكيف تكون يولى عليكم کۆمەڵگا زۆر جار بۆ خۆی کە وشیاری نییە چاوەڕوانی ئەوەی بە کە ئیبن خەلدون لە مقدمەیدا ناوی لە ناوە هێزێک سەرۆک هۆزێک عەسەبیەتی هەیە قەبیلە و خزمەکانی لە دەورن و ئەم عەسەبیەتەوە دەمارگیریان بۆی هەیە کە دەمارگیریان بۆی هەیە ئەم دەمارگیرە بۆ بوون قوەی بۆ دروست کردو هێزی بۆ دروست کردووە کە هێزی بۆ دروست کردووە بە تاکید دەتوانێت زاڵ بێ بەسەر ئەوانەی کە وەعیان نییە زاڵ بێ بەسەر ئەوانەی کە بێهێزن لێرەوە سەرەتای ئیستیبدا دەست پێ دەکا و لێرەوە دین بەکاردەهێنرێ بۆیە ئیبن خەلدون دەڵێە یەکێک لە عەقڵەکانی سوڵتانی ئیستیبداد ئەوەیە کە دەقەکانی ئیسلام و قورئان و حەدیث چۆن وا لێ دەکا بۆ جۆڕایەڵی پێکردنی کۆمەڵگا جۆڕایەڵی وهێشتنەوەی زەرورەتی شەرعی خۆی
ئەمە قەزیەکە هۆکارەکەش لە چدایە هۆکارەکەی لەوەی دایەکە قورآن و حەدیث و نصوصی شەرعی دەقی غێر ناتەقاواتە زمان حاڵی نییە دەبێت چێ بیخاتە زمان دەبێت ئومە بیخاتە زمان دەبێت طبقەیەکی ئازادی ئەحراری لیبرال بیخاتە زمان بڵێ نەخێرەمە لە شریعەت دەوا گوتراوە ئەجینا ئەگەر بێت و شریعەت زمان حاڵی تەندروستی خۆی نەبێت کە ڕنگدانەوەی شریعەتە زمان حاڵی ناتەندروستی بۆ دروست دەبێت کە حکام و ئیستبداد و عولەمای عەمیلی سوڵتەیە بەڵێ هەر لە ئاەتە پیرۆزەکەیە مەسەرەن بابەتی لە بابەتی گوێڕایەڵیە وەلی ئەمر و ئەوانەی بە ئیستیبداد هاتوون ینی باسی وإن تنازعتم في شيء ردوا وانيا يعني لو أنا حالتي شيء نورمال بيجر تو بابلن ولي أمرك يعني كسك خوي بولي أمر زاني لبرام بريا مثلا جورك لنزاع دروس به خلكك قرفتي لقلع دروس بك لهندك بابلن بيروبوشونا ام گەڕایەڵی نەکردن ئەچێتە دەرەوەی بازنەی ئەمە لە هەندێک با بڵێن تەفسیرە بە حاڵەتێکی نۆرمەڵ وەرگیراوە تا کاتەیە گەڕێنەوە بۆ لای خوا و ڕێسالەکەی ئەمە چۆنە ینی حاڵەتێکی نۆرمەڵە ئەگەر نیزاع هەبێ لەگەڵ وەلی ئەمرە حالەتێکی نۆرمەڵە خۆی حالەتە نۆرماڵەکە حالەتە ئاساییەکە ئەوەیە هەموو ئەمما لە نیزاعدا بێ لەگەر سوڵتەی ئیستیبدادە هەتاوەکو ئیستیبداد کۆتایی پێدێ و نابێ ئەم نیزاعە کۆتایی پێبێ هەتاوەکو ئیستیبداد لەبەر ئەوەی ینی وەکو هەر قسە سەفەرمووی مەسەلەن وەکەوەی مەسەلەن عەبدێک بەندەیەک ئەیکا هەڵێ مەسەلەن وەکو چۆنە و گوێڕایەڵی ئەوە بێمە گوێڕالی وەلی ئەمر بینیانی ئەم جۆرە با پێ بڵێ بۆ سەمیم قەیمە دەڵێ گەورەترین بێ شەرعی و گەورەترین لادە لە شەریعەت ئەوەیە کە سوڵتاتی زاڵم یعنی زوڵمیش ئیستیبداد دەیکا بەوەی کە سوڵتەی غەسب کردووە تو ئاگاداری ئەو بابەتە بێکەوەتە هەموو نیزاعێکە لەگەڵ سوڵتەی مستەبیددا نەبێ ئەمە نیشانەی وعی ئومەیە نیشانەی بە لە ڕێدابردنی خەڵکە ئەجینا دەبێ ئومە بەگشتی ئەم نیزاعی بێت ئەو نیزاع چۆن پیارە دەکا من ڕا منکم منکەرا فەلیغەیرهو بیەدیهی مادام منکەرە بە فێری دەبێ بەدەست بگۆڕدرێ بەدەست ناگۆڕدرێ بە قسە ناکرێ واتە بە هەر شێوەک لە شێوەکان دەبێ ئەو نیزاع وجودی هەبێ ئەگەر وجودی بسڕدرێتەوە بە ناوی ئیطاعەیەوە ئەمەیە بێ شەرعیە گەورەکە ئەمەیە بێ شەرعیە گەورەکە کەواتە ئەم نیزاع دەبێ وجودی هەبێ لەگەر سوڵتەی مستەبیددا و بەتەکید چاوەڕوانی ئەوەش بە عولەما هەن لە بەرامبەرە ئەو درێ ئەم نیزاع هەر نابێ ئەسڵەن وجودی هەبێ ئەمەیە بە لە ڕێدابردن لە تاریخەکە نابێ ئەم نیزاع وجودی هەبێ بۆ لەبەرەوەکو گوتم زوڵم و ئیستیبداد کە یەکێکە لەبەر ئەنجامەکانی زوڵم و یەکێکە لەبەر ئەنجامەکانی ناشیرکردنی شەرع بەوەی کە قسە لە شەرعیش بکە ناشیرنتریش دەبێت لەو ڕوانگەیەوە ئەمە نەک جۆڕایەڵی واجب نییە وەکو گوتم دەبێ ئەم نیزاعێکی بەردەوام بێ و بەردەوام بێ بۆ چونکە نیزاعەکە وەکو باشترین کەلیمەی حەق ئەوەیە کە ئینسان بەرامبەر بە سوڵتانێکی زاڵمدا ئەدای دەکا ئەمەی دەڵێ چی کەواتە سوڵتانی زاڵم سوڵتانی جائیر و سوڵتانی مستەبید لە تاریخە تەویلی هەیە کە دەبێ ئیطاعی بۆ بکەی وەکو ئێستاش لە هەندێک شوێناندا هەیە و لە بەرامبەریشدا ڕوونکردنەوەی ئەو تەویلە خراپانە شەیە وەکو گوتم لە ئەوش کە پێی دەورە تەفکیک الاستیبداد واتە هەڵوەشانەوەی ئیستیبداد ئەمە نیزاعێکی گەورەیە و بە بەردەوامی دەبێ هەبێ خەیاڵێ ئەمە ئەگەر مەسەن وابیر بکەینەوە توانین ئەم ئیستیبدادە تێپەڕێنین و بگەڕێنەوە بۆ قۆناغی وەلی ئەمری ڕاستەقینە بزین چۆن ئەگەر تۆ بە حسابی وڵاتانی ئێستا سیرکە من ئێستاش دەڵێم یعنی کە با بە دیوێچکەدا ئەم بابەتە تەفسیر بکەینەوە تۆ پێویست بە سیستەمێکە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتی تێدا بکرێ ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات لە سایی دەسەڵاتێکی مەدەنیدا دەکرێ کە تێیدا هەر سێ دەسەڵاتەکە جیا بکرێتەوە واتە دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی قەزایی جیا بکرێتەوە کە بەو شێوە بوو هەم دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی قەزایی ڕێگە لە ئیستیبداد دەگرێ و هەمی دەسەڵاتی تەشریعی کە لە ڕێگەی دەنگدان و سیقەی خەڵکەوە ئەم پەرلەمانە ئەم موەسسەیە هەڵدەبژێردرێ ئەمەش دووبارە ڕەئی ئومەی تێدایە لەم هەڵبژاردنەی زۆر جار ئەمەش گرنگە ینی مەرج نییە هەموو هەڵبژاردنێک دموکراتی بێ هەروەکو مەرج نییە هەموو شوڕاکردنێکی ئیستیبداد نەبێ هەموو شوڕاکردنێکی ئیستیبداد نەبێ هەندێک شوڕاکردن هەیە زۆر ئیستیبداد قوڵ دەکاتەوە خۆم ئاوی کوڕی ئەبو سوفیان شوڕای کرد بۆ دانانی یەزیدی بەڵام بە شێوەیەک شوڕای بەو کەسانە کرد کە پێیان چاکە و دژی ئەو کەسانەش وەستاوە کە پێیان خراپەی خۆ شوڕا کرا واتە مەرج نییە هەموو کاتێک شوڕا ئیستیبدادی لێ لەدایک نەبێ مەرجش نییە هەموو جارە هەڵبژاردن با بڵێن سیستەمێکی حکومڕانێکی تەندروست بێنێتە کایەوە کەواتە لە هەردوو چیاندا دەتوانم بڵێم زۆرێک
لادان وانحرافەیە بەوەی کە پێشتر گوتم شوڕا و ئەحکامە شەرعیەکان نصوصی غێر ناتەقن دەکرێت تەویلی خراپیان بۆ بێنینەوە. ئێمە ئیسلامی زۆر دەکەوین هەڵە گەورەیەوە کە ڕەفزی هەڵبژاردننی ڕاستەوخۆ و ئەم سیستەمە دموکراتیە دەکەین بۆی کە دەبینین بەشێک لەم سیستەمانە لە سای ئەماندا زوڵم هەیە، لە سای ئەماندا ئیستیغلال هەیە، سراعی تەبەقی هەیە، نادادگەری هەیە. ئەمە انحرافە لەم سیستەمە مەدەنی کە هەیە. بەبەدیوێ چکە یانی ئەگەر تۆ حکمی دموکراتی ڕەتکەیەوە لەسەر ئەو ئەساسەی کە زوڵمی تێدا کراوە و نمونەیەکی ناشرنە لە دموکراتی خۆ زۆر سیستەمی حکومڕانی شێ بە ناوی ئیسلامەتیەوە بەڵام بە ئیستیبداد و شێوەکەی ناشرنە کەواتە تۆ مەبدەئێک ڕەت دەکەیەوە کە دموکراتی و هەڵبژاردننی هاوسەر خەلەبەری ممارەسەی خراپ کراوە. یەکەواتە دەبێت تۆ مەبدەئێکیش ڕەتکەیەوە کە ئیسلامە چونکە ممارەسەیەکی خراپ لە سایدا پیادە کراوە. ڕۆشنیان نە بۆیە تۆ ئەسڵەکە کە مەبدەئەکەیە دەبێت ژیایکەوە لەگەڵ ممارەسەکەی ئەجینە لەوانەیە ئەو مافەی کە بەرامبەرەکەت پێدەدا کە تۆ سیستەمێک ڕەت دەکەیەوە لەبەر ممارەسەی دەبێت جارێککە بێەوە فکرە و عقیدەیەکی ڕەتکەیەوە لەبەر ممارەسەی. عیلاج ئەوەیە لە هەردوو لایەنان چۆن دەیەوە سەر ئەسڵەکە چۆن دەیەوە سەر چۆن ئەم نسووسە ئەم نەزەریەیە کە سیستەمەکەی زۆر بە تەندروست ئەڕس کردووە بەڵام لە ممارەسەی انحرافی کردووە. ئێمە لە سیستەمی حکومڕانی ئیسلامی داواین دەقەکان نسووسەکان ممارەسەکان لە سەردەمی خەلیفەکانی ڕاشیدی شوڕا بە کۆی سیستەمێکی حکومڕانیەوە بە حالەتێکی زۆر تەندروست هاتووە و حسابی بۆ هەموو ئەو بوارانە کردووە بەڵام لە ممارەسەیە بالا ڕێدا براوە. ئەمە بۆ دیموکراتێتیش ڕاستە، ئەمە بۆ زۆر لەم سیستەمانە ڕاستەکە ئیدارەی دەوڵەتی لەسەر دەدرێ. بەڕێز کامەران بابانزادە سپۆر یان شارەزار لە فکری ئیسلامی بۆ مامۆستای زانکۆ زۆر سوپاس دەکەین کە لە مەڵقەیەشە لەگەڵمان بووی. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لێرە بەجێتان دێڵین تا بە گەیشتنەوەیشی تر هەرشاد.